ما بم تەماشەکەم بەزە تا ئێستا نەمدیتە فیلمەکە کۆنێک بوو تەواو ئەجە باسی چ فیلمە بکەین ستان ئەو فترەی هەندێک مەشغوڵ بووم نیاتی ساڵ و ئەو شتانم بەس دەستم پێکردیتەوە وحاليا دەستم ئەوە دەستخۆش مامە دەوەن حالیان دەستم بەوەی کردیە سلااو کاک تۆماس دەستم بەوەی کردیە بە وێسفۆڵدی سیزنی یەک تەماشە دەکەمەوە کە سیزنی یەکەم تەواو کرد سلااو لە تۆش کاکرۆس کە ئەوم تەماشە کرد تەواو کرد یوتیوب ئەوە عفو وێسفۆڵد سیزنی یەک لە پاش سیزنی یەکسەر دەست پێ دەکەم ئەو ڤیددیۆی دروست دەکەم بۆ خۆم دام نابوو گوتم ئەوختی پێتان دەڵێم کە هەر حەڵقەی دەرسی لەسەر وێسفۆڵدی ڤیددیۆیەکی دروستکەم بۆتان بەس هەندێک شتەکە زۆر دەبی بە کەڵکیش نایە لەبەر ئەوە ئەمەلی نییە بۆیە قەرارمدا ئینسەپشنم لەبی رەقە من نەبی قەرارمدا سیزنەی کامل تەماشەکەم ئەوختی دووبارە ئەوەی بکەمەوە دووبارە چی پێ دەڵێن ڤیددیۆکی دروستکەم سیزن ئێستا سێ سیزن دەرچووە سیزنی 1 و 2 3 لە سیزنی یەکەوە تەماشە دەکەم ئەوختی بۆ هەر سیزنێک ڤیددیۆ دروست دەکەم وەڵا یوتیوب باشترە لایڤەکەی ئەو کەسەی ئێستا 27 کەس لە خەتە لە دیوەخانی فیلم بۆیە ئەگەر بۆ من باشترە ئەگەر لینکەکەم دانایە هەرکە دیوەخانی فیلم بکەن و یەکەم پۆست لەوێن دەر لینکی لایڤەکەی نفسی لایڤە بەس بە یوتیوب کردیتمەوە بۆ من لە یوتیوب باشترە ئەگەر لە یوتیوب تەماشە بکەن سلااو کاکژیار فیلمەکەی هاو تو لوز گای ئیندا لە بە خاتی ماتی مکۆگنای لە سیزنی چارم دەست خۆش وەڵا من چی پێ دەڵێن دەوەن ئەو ینی لە هەمویان باشترە تا ئێستا بەمەوە دیڕکمنت وێسفۆڵد بە بێک و دوو وێسفۆڵد یەکێکە لە مسلسل هەلە باش و خۆشەکان بەڕای من ئەتا ئێستا جەماعەت ئەوزە مۆزوعەکان هەمووی تێکەڵ و پێکەڵ بوو ئێستا حالیان لە دیزنی پلس تەماشای ئەو حەڵقەم دەکرد واندا ڤیژن هەیە ڤیژن و واندا ئەوەی لە مارڤڵس هەیە لە ئەڤنجەرس لە ئیج ئۆف ئالترۆن ئەجا مسلسلەیان دروست کردیە لەسەر ئەو دوێی کە ماردن و مسلسلەکە بە طریقەکی کلاسیکی ڤینتجی ساڵی 50ەکان تەسویر کرا شتێکی ئەوەیە سیتکۆمە کۆمیدیە دەنجی خەڵکی تێدایە بە زۆر خۆشە ینی حەڵقێکم تاماشا کرد خۆش بوو خراپ نەبوو تەسەوڕ نەکرد خۆشبی بەس خۆشە کۆمیدیە پیکی بلایندەر لە پاش مستە ڕۆبۆتی دەست پێ دەکەم تەماشا دەکەم وەڵا بڵێن ئەمنەو لایڤم کردەوە بۆی بزانم چی تازە هەیە لای ئێوە بزانم من ئەو فترەی ئەوە هەفتەی لە ڕۆژەی ڤیددیۆسم لە یوتیوب کەم دانایە هەندێک کەم ئاگدارم بۆیە ینی ئەگەر ئەنگۆ بۆم بڵێن زۆر باشە سلااو لە توش دابان چاومانیەت و جەبۆیە نازام ئەوانەی کە لە لایڤی دیوەخانی فیلم لە خەتن بۆ من باشترە لە یوتیوب تەماشەکەن لینکەکەم دانایە ئەو جاگەر بستنەوێن دەست بۆ من زۆر باشترە شاینینگم نەدیتە بەخوای مامە هەموو ئەگەنا لە خزمەت دام کاکرۆز مستەر ڕۆبۆت وەڵا من بەخۆی سیزنی چار زۆر بەخۆتە هەموو ڕڤی و ڕیتینگەکانی جارێ حەڵقەکانی وابزانام هیچی لە 9.5 کەمتر نییە گەر غەڵت نەبم هەمووی ینی لە 9 بەرەو سەرێ و 9.5 وشتیوە بەڕای من شتێکی زۆر شازە سیزنی چار بەزم ئەتا هەستانم قەرارمدا لە یەکەمەوە دەست پێکەم ینی لە یەکەمەوە دەست پێکەم تەماشەکەمەوە ئەو بۆ ئەو مسلسلەی لەبەرەوەی لەبەر خاتری سیزنی چار زۆر شازە زۆر مەرحی دەکەن لەبەر ئەوە بۆیە قەرارمدا قەت ئەومەتا دەبی ئینتەرنێتەکە باش نەبووە چاکم کرد ئەکوایت پڵەیسم نەبینیوە ماتمێن ڕیترۆشۆسیە لایکت ماتمێن ئۆکێ بەس ئەحمەد لە چێن دەرهەیە تەماشەکەمیان لە نێتفلیکس شتی وایان دەبی داونلۆد بکەم
کوینز گامبت خۆشە خراپ نییە بەس ئەویش گەورە کرایە زۆر لە بروی خوانەکە شتێک لە سوسیال میدیا بتەختەوە هەموو خەڵک باسی دەکە ئەم خەڵک دەڵێ شتێکی زۆر شازوواوە بەس ئیچۆکیان مسلسلش خراپ نییە و ئەمە زۆن مادمێن تەواو تەواو دەست خۆش داستان لە پرایم ڤیددیوەکەی خۆمان هەیە ئستاد هەموم هەیە چێک دەکەم بزانام لە کامەی هەیە لە کامەی هەیە بۆ لێ تەماشا دەکەم بەس بەخوای ئەو فترەیە من زۆر مەشغوڵم هەندێک مسلسلش هەیە ماشەڵڵا خونیان زۆر گرانە ئەوەیە ینی تۆزێک ینی تەرکیزی دەوێ وزای دەنیش ئەوەیە یان دەبی بە ئیسراحەت بە تەرکیزێکی باش تەماشەکەی ئەگە بە تەرکیزێکی باش تەماشەکەی ئینجۆی ناکەی بۆیە هەندێک مسلسلە هەیە ئێستا وەکو مستەر ڕۆبۆت وە گوتم تۆزێک تەرکیزێکی بەس بەڵێ لە پرایم هەیە ئۆکەی تاوا دەست خۆش داستان good show but haven't finished it وەڵا پیکی بڵایندەر ئەو یەک دوو برادەریشم لە سلێمانی گوتیان ئەگەر بتوێ ئەوە قسە لەگە بکەین دەبی تەماشەکەی قەرارمدا تەماشەکەم بەس بە ئەوەی تەواو بکەم مستەر ڕۆبۆت ئینشاڵڵا دەست پێ دەکەم تەماشا دەکەم سڵاو لە تۆش مستەر ڕۆبۆت ئەوە نییە مەست ینی ئەحمەد بەبێ تەماشکە بەس زۆر زۆر ئەوەیە تۆزێک درامایە و خاوی شەحداسەکانی ینی بەس ئەتا دێ سەر ئەحداس دێردێڤڵ زۆر زۆر خۆشە هەمە بە مسلسلە نەک بە فیلم فیلمی ئەندلس 2000 ئەگە دیت بێت بەخوای فیلمەکانی 2020 زۆر زۆر کەم دیتە 4-5 لێ دەرتی ئەو ساڵ فیلمی کەمیش دەرچوو چاوەڕێی ئەوم کرد بۆی تەماشای چم نەکردکە فیلم کەم دەرچوتم بە نۆمینێشنەکانی ئۆسکار دەرچیتن ئەو کات بە یەکجاری ئەوانە تەماشا دەکەم مستەر ڕۆبۆت یان وێستوۆڵد ئۆف کۆرس وێستوۆڵد بە نسبەت من ینی لەوانەی خەڵک زۆر لە گەوڕێی نەبی بەس بە نسبەت من مستەر ئەوە باشترە بە منەوە باشترە کاک محەممەد چاومانیەت و ئەمن هێشتا نەمدیتە لە بە خاتری سیزنی چادام ناو لە یەکەم وەرز پێکەم one flew over the cuckoo's nest ئەوە زانیم کامێ دەوەن وەڵا ئەو ڕۆژە مەزمع فیلمێکی کەونم مەزمع فیلمەکەم دانابوو داونلۆدکە من دەچی کەونی تێدا بوو وابزانام خسمە سەر داونلۆد لیستی لەسەر تۆرێنتی ئەوزە نازانم داونلۆد بۆیان نە ئەمن بۆیە من ئەو فترەی چی پێ دەڵێن ئەو فترەیە شتم زۆر داونلۆد کرد و هیچم تەماشا نەکردی ئەوەیە مۆزوعەکە علی بەخوای ئەمن ئەو فترەی فیلم چم تەماشا کردی 2020 خۆشبی بەخوای سۆڵم پێ خۆش بوو تەماشام کرد ئەو جارم بەس فیلم کەم تەماشا کرد 2020 وەک گوتم چاوەڕێی ئۆسکار دەکەم بەس ئۆسکار دەرچیتن ئەو وەختی بە تەواوەتی نامێ وەختی بە هەموو فیلمەکی بکوشم چکە زۆربەیان بە خۆت دەزانی ئێستا بیتەتی جاری But my most favorite is Westworld. أكيد مش هربتش توما Westworld is the most favorite one. سبايدر مان تازە کە ئاگام لە تۆبی مگوار و ئەو کوڕی هاکسۆڕێجی و لەگەڵ ئەوە کەیدی کوڕەکەیدی زۆر ئەوەی هەیە بیسەکی زۆر بەقوەتی هەیە بۆیە تەسەوڕ بکە زۆر بە تەواوەتی خەڵکەکی زۆر زۆر تەماشا دەکاتن ینی خەڵکەکی زۆر ینی چی پێ دەڵێن خەڵکەکی زۆر زۆر دەستە سینەمای بووین دەوەن وەڵا بە چی پێ دەڵێن با بەس ناوەکەم ئەوە نەبی لێم تێکنەسی بە نامەکی بۆم نێرە وەڵا بە ماسنجەر مەمنون دەبم تەماشا دەکەم تیڤی تایمم هەیە وەخت خۆی ئەوەندە خۆم پێی خەریک کردشتم لەسەر ئەوە هەموو فیلم و مسلسلەکانم داخل کرد پاسوەردی ئەکاونتەکەم وابزان بسر کرد کولێ ڕۆی لۆ ڕۆی لە ئێستا لە بیداتۆ دەکردیە ئێستاش هەمە تیڤی تایمم هەیە ئەوەنە سی ڤایلیام نیسن خۆشە زۆر خۆشەم بەربژێرەی ئۆسکار تیم بۆ فیلم وابزانام دەرنەچووە تا ئێستا تا دوێنێ پێرێ چێکم کرد دەرنەچوو بوو باوەڕ ناکەم دەرچووبی نۆمینێشنەکانی ئۆسکار تا ئێستا دەرنەچووە بزانم ئەمن با پرسیارێک لەگەڵ بکەم ئەنگۆ ڕێیتان چێ لەسەر پریزم برێکی ڕۆژێ ئەوەی بۆ زیاد دەکەن وەڵا برێکم بار وەسفی ناوێک سەر تەماشەکە بەبێ یەک و دوو کاک بڵم بەبێ یەک و دوو مسلسلە ئەمن لە فیلمی زۆر زۆر شەڕم
خاستن ئەو فترەیە یعنی فیلمی کۆنەکان هیچ بەس تازەکان زۆر بە کەمی تاماشا دەکەم چونکە هەموو فیلمە خۆش نییە بە خۆت دەزانی بەس بەبێ یەک و دوو مسەلسەلە. بەڕای تۆ چ فیلمێک براوەی ئۆسکار دەبێت؟ جارێ زووە با فیلمەکە هەڵبژێرین. ئەکید بە فیلمەکی یان باسی ڕەشپێست و یان باسی ژنان و یان باسی گێ و شتیوا دەکارە و فیلمانە بەبێ یەک و دوو ئۆسکاری دەدەن. ئێستا بوویتە مۆدل. پریزن برێک خۆشە بەس سیزنی یەک و دوو بە خۆی مسەلسەلە بە خۆی دوو سیزن بوو بەس پاشووی درێژیان کردەوە. خۆی هەر ئۆریجینال ستۆریەکەی ئەوەیە دوو سیزنە پاشوی درێژ کرایتەوە یعنی کە ئەو قسەیەک نووسرا بۆ دوو سیزن نووسرا بەس کە زانیان ئەو پارە زۆرە و ئەو خەڵکە و فان بیسە بە قوتە هەیە گوتیان با درێژیکەینەوە لەبەرەوە درێژیان کردەوە زۆر. وا تامەزروی برێکی باون بە سیزنی یەکم بەیەک ڕۆژ تەماشا کرد وەڵا ئەگەر سیزنی یەکەم یەکرد بەیەک ڕۆژ تەماشا کرد بێ عافیە لەبەرەوەی خەڵک سیزنیەکی زۆر بەدڵ نییە دەڵێ ئەحداسەکان زۆر خاو دەڕوا. بەڵێن وەڵا هەردوو سیزنی خۆشە بەس پاشی خۆش نییە لەوار نەمبینیوە. سوپرانۆس بینیوە نا ئەوەی HBO نا ئەویشم نەبینیوە ئەوەی باسی ئەو عایلێم ئیتاڵیەکان دەکەم کۆنا ویستم تەماشەکەم ئەو کات داستانی برادرم دید بیمەرهی دەکرد بەس نازم بۆ تەماشام نەکرد حەزم لێ نییە زۆر حەزم لە مافیا و ئیتاڵیاوانی هەموو قسەکانیان لێک نزیکە فیلمەکانی مارتن سکورسیزی یان گادفاز تاماشکەمووی تقریبەن یەک بابەتن. بزەبت نانا خۆی پریزم برێک بەس دوو سیزنی خۆشە دوو سیزنەکەی دی تەواو سەقەتە مانی هایس بینیمە کەسێ نەبینیمێ پریزم برێک پرسیارێک تێ لە خزمەتدام بۆی بکەم. لەو ئاستی باسی چی کەی ناکەم پارەنۆرمال مەبەستت ماوەڕە تەبیعیەوە نییە کاک بڵند ڕاچیە زنجیرەیەکی مسری لەو ئاستەی چی پێ دەڵێن کاک جۆکەر ئێستا جوابت دەدەمەوە بۆ شەتر ئایلەندی بە تەفاسیل جوابت دەدەمەوە لەو بەرەش ئێستا جەماعەتی فەیسبوک جواب دەدەم بەس لە یوتیوبی ئەوە دوو کەس بەس یەک داوام هەیە لە جەماعەتی فەیسبوک ئێستا لە خەتن لینکێکم دانایە لە ناو دیوەخانی فیلم گروپەکە بکەنەوە یەکەمین پۆستی منە لینکی ئەو ڤیددیۆی دامنایە کە لایڤ ئێستا بە یوتیوب بۆ من باشترە لە یوتیوب تەماشا بکەن بۆیە ئای هۆپ لە یوتیوب تەماشا بکەن لەوێن دەربیکەنەوە. خۆی مسەسەلەکە هەندێک مشکلی CGI و هەندێک مشکلی هەبوو مشکلی ئەحداسەکان لەگەڵ یەک تەرتیب نەبوو ینی تۆ بخاتنا ئەو جەوەی و ناو ئەحداسی بڵێ واو ئەوە تێگەیشتم یان لەگەڵی ئینگێج بوویمە بەس وەک بیدایەت وەک مسەسەلەکە ستایلی ئەمریکی و یەک بە سیزن و سیزنی 6 حەڵقە و حەڵقەی سەعاتی تقریبان وەک ئەوەی نییە وەک ئەوە نییە بۆ من چی پێ دەڵێن ینی بەڕای من شتێکی زۆر باش و وەک بیدایەت زۆر یونیک بوو بەس ئێستاش هەر کاتی دێ بەرەبەرە ینی باشتر دەبی بەس ینی وەک بیدایەت ینی بەجددی سەمچەپ ینی بەنسبەت شەتر ئایلەنی سکورسیزی و لیۆناردۆی تەبان شەتر ئایلەن لە بەرهێمنانی ساڵی 2010 ئەو ساڵی وابزانام زۆرترین فیلمی خۆش لە هۆلیوود دەرچوو ئەسڵەن لیۆناردۆ ساڵی دوو فیلمی هەبوو ئینسێپشن و شەتر ئایلەند خەڵک هەموو دنیای کاول کرد گوتی ئینسێپشن واو ئینسێپشن واو ئینسێپشن شازی فیلمە و نازانم چێ بۆ من بەڕای من ئەو کاتی ئەو ساڵی ئێستا لەسەر ئەو ڕێمە ئەو کاتی کە تان هەردووکیانم کرد نەفسی وەخت ئای ئینجۆیت شەتر ئایلەند زۆر زیاتر شەتر ئایلەند فیلمێکی زۆر باش و خۆش و جەوەکی تاریک و دراما و دارک و یعنی بەجددی دەرباتە ئەو جەوەی بەجددی یعنی دەرباتە ئەو جەوەی بۆیە بەڕای من شەتر ئایلەند زۆر باشتر بوو بەس ئەمن ئەگەر قەزت ئەو قسەیە لەبەر ئەوەی کە گوتم سکورسیزی ئەم باسی فیلمە مافیاکانی سکورسیزی دەکەم تقریبا فیلمی ئەوە سکورسیزی لەو مۆزوعات زۆربیان وەکو یەکن یان نەک سکورسیزی بەعام فیلمی مافیا بەڕای من ئەلپاچینۆ بەڕای من ئینسێپشن باشتر نییە شەتر ئایلەند باشتر ئینسێپشن لە ناحەیە تەکنیک و ناحەیە ئەوە بەس وەک ئەمن باسی فیلمی لیۆناردۆ دەکەم وەک لیۆناردۆ کە دەورەکەی دیتە دەوری لە شەتر ئایلەند زۆر باشترە لەوەی کە دەوری لە ئەوەی باشتر بی لە ئەوەی لە ئینسێپشن
و ڕئیم زۆر خراپە لەسەری، ینی زۆر فانی نیمە، زۆر حەزم لێ نییە. بەدڵی خۆت مام ئەحمەد ئەگەر دەچی ئەو لای تەواو بەس ینی نازانم جەماعەتی دی مشکلی لاگیان هەیە. کلیان مورفی وەک گوتم ینی ئەوە ڕئی منە، ینی بۆیە بۆ من ئەمن زۆر زۆر معجبی نیمە. ینی بەر ئەو دەورانەیم دیتە حەزم لێ نەبووە تا ئێستا، وەلو خەڵک زۆر باسیەوەی دەکا کە لە دەوری زۆر جوانە لە ئەوەی لە پیکی بلاینڈەرز، بەس پیکی بلاینڈەرزم نەدیتێت تا ئێستا. ئینشاڵڵا تەماشا دەکەم ئەوەختی. ئەتاک ئۆن تایتن یەک سیزنم دیتە، لە هەر دەوەختی لەوەتی بەبیرم لێ دەڵێم تەماشا دەکەم و تاماشا دەکەم یەک سیزنم دیتە، وەک لێ فەیسبوک تەواو دەستخۆش. ئەمن کاکەژیر ئەو دوو فلیمە جودانە بەبێ یەک و دوو، هەردووچیان دوو جێنەری جودانە، ستایلی تەمسیل و ستایلی قسە و پلۆت و ستایلی خراجی دووشتی جودایە بەبێ یەک و دوو. ئەمن باسی ئاکتینگی لیۆناردۆی دەکەم لەو دوو فیلمە لە کامیان باشتر بوو. و زایدەن چی پێ دەڵێن، زایدەن من ئەو فیلمەم پێ خۆشتر بوو، ینی ئەم چەند حەزم لە فیلمی ساینس فیکشنە، حەزم لە ینی شەتر ئایلەند بوو زیاتر، ینی ئەوە لەوانەیە شتەکە زیاتر ئەوەیە زەوقی من بوو ئەو کار، لەوانەیە زەوقەکە لەبەر هەر سەبەبەکی عاتفی بی لەگە فیلمەکە بۆ من بۆیە ینی ئەو قەرارمدایە، بەش لەوانەیە شەر نییە ئەوەی من 100% ڕاستبی، بەس ئەمن ئێستاش دەڵێم شەتر ئایلەند بە من فیلمێکی باشتر لە ئینسێپشن و دەوری لیۆناردۆ زۆر جوانترە لەوێ. کاک ئەیات بەنسبەت ترو دیتێکتیڤ لێکۆنەرە ڕاستەقینە ئەوە بە سیزنیەکی زۆر خۆشە، سیزنیەک بە سیزنەکانی جودانە زۆر خۆش نییە، ینی بەمە خۆش نییە. دێنزڵ واشنتن یان تۆم هانکس ئەوە بەبێ یەک و دووە، من تۆم هانکسم، من معجبی تۆم هانکسم زیاد، هەردووچیان زۆر خۆش دەوێ، بەس تۆم هانکس. ئەلپاچینۆ یان ڕۆبێرت دینیرۆ، ئەکی ڕۆبێرت دینیرۆ بەبێ یەک و دوو، ڕۆبێرت دینیرۆ ینی لە لێڤڵەکی دیە. ئین تایم زۆر خۆشە، ینی فلیمەکی خەفیف و ئەوەیە، ینی چی پێ دەڵێن، ینی فلیمەکی تۆزە بزەبت لە شەتر ئایلەند هی واز گرێیت بەبێ بای ئۆڵ مینس، ینی بەبێ یەک و دوو. ئەوە ڕای منیشە، ینی بۆ من بەڕای من زۆر زۆر باشتر بوو. و بەنسبەت ترو دیتێکتیڤیش وەک گوتم تاماشەکەم. کاک ناسێح هەز بزوێن و خەیاڵی و ئەوانە بێت، ینی ساینس فیکشن دەوێت لەگەڵ فرێلەر ئەو دووشتە بیتێکەڵ ئەخر بزەبەر حەزت ستایلە فلیمەکە تا پێت بڵم تاماشای چ بکەی. جۆکە باشترین فلیمی تەرەنتینۆ لای من بەڕای من خۆی زۆربەی خەڵک دەڵێ ئەوە پەڵ فیکشن، بەس بە من جانگۆ ئەنچین ئەو بە من زۆر خۆش زایدەم کیل بیل لە بەرەوەی بڵەدی زۆر تێدام، حەزم لە عنف و ڤایۆلەنسە. My favorite movie last year 2019 دەبی تاماشای لیستەکەکەمەوە چکە زۆرم دیتە movies. Good night برە چاومانی. ها بەڕای من ئەوە خۆش بوو، تو پۆپس خۆش بوو، ئەوانە زۆر خۆش. ماری ستۆری ڕۆکێتمان ئەوەی باسی ئەلتۆن جۆنی دەکە، ئەوانە خۆش بوو بە من ئەو فلیمانەی. بەڕای تۆ لیۆناردۆ دیکاپریۆ چ فلیمێک شایانی ئۆسکار بوو؟ بەڕای من لە چ فلیمێک شایانی ئۆسکار بوو؟ بەڕای من ئەڤیتەر، وۆڵف ئۆف وۆڵ ستریت، چ فلیمێکی تری بینم فلیمێک زۆر ناخۆشە، ینی بەجددیە من بەبیرم دێ لە سینەمای دیتم تووشی کابی بوو، وەخت نەدڕێ چیرۆکە. تەماشای پرۆمیسیەس بکە، فلیمەکی خەیاڵیە ڕیدلی سکۆتە، کەونە باسی فکرەی دروستبوونی خوای دەکا، نەک فکری دروستبوونی خوا، باسی فکری دروستبوونی ئەو کەسەی دەکا کە شتێکی تر دروست دەکە یان کاینێکی تر، ئەوجە چەند بچیەوە پاش
فیلمەکە خەیاڵی علمیە زۆر خۆشە. ئەو فیلمەی باس کریتە دەکا پرۆمیسیەس ڕیدلی سکۆتی ئەوەی ئێلیەن و سێ جوزە بەزە جوزەی لە من خۆشتە جوزی یەکا بزانم. پرۆمیسیەس هەندێک ئیزعاز دەخینرێتەوە دەنووسێ ئەوە فیلمەکەیە. وەڵا کۆنجورینگ بە جوزی یەکم لە سینەمای دیدە و 20 دقە لە ترسان هاتمە دەرێ. ئەکید خۆم بەخۆم پێ دەڵێم ئەتاکۆن تایتن دەبی تەماشە بکەم ینی بەخۆم وەک پێم گوتی ینی سیزنی یەکەم تەماشە کرد دام نابوو تەماشەکەمەوە بەس مەشغولی شتیوە بەزەمە وەختی بەیابانی تەماشەم کرد جا تەماشەکەم بە ئینگلیز تەماشە دەکەم وەلەو خەڵک دێن بە یابانی خۆشترە بەس من هەر ئەوم پێ خۆشترە بە ئینگلیزی. داوەتی قاوەکە لە خزمەت داین ئەرێ من یەک تەکلیفمێ لەنگۆ دیوەخانی فیلم ئێستا 19,900 و تقریبان 56 مێمبەرە باوشە بگەینە 20,000 هەریەکە لەگەڵ خۆی سیتر کەسێکمان بۆ ئینڤایت کا مەمنون دەبین ئەو شەو بگەینە 20کەی بۆی تۆزێک سلیبرێشن بکەین و هەندە قانونی تازە و هەندێک ئاسانکاری بکەین و پۆستی زیاتر بکەین. کاک ڕێکا باشترین فیلمی نۆڵان بە من وەک ینی وەک ئیخراج ئیمی دەرهێنەر وەک باشترین فیلمی نۆڵان ئینترستیلەر یەکێکە لە ینی بە من لە من خۆشترە ینی فیلمەکانی هەیە باشە ئێستا مەسەلەن مێمەنتۆی زۆر باشە بەس خۆش نییە فیلمەکە نەخۆش نییە ینی تۆزە گوشکە بەس ئینترستیلەر تۆزە هەڕوو خۆشترە ینی پێت وایە تا ئێستا ماسی مکۆگنە دەورێکی وای پێنەتە. وەڵا کاک جۆکەر گۆست بڕۆ تەماشەی ترو دیتێکتیفکە موسەسەلەکە بڕۆ بزانە دەوری ماسیوی چۆنە لێ بزان لەوێ ئەو دەورەی چۆن دەرهێنا یان بڕۆ تەماشای داڵاس بایرس کڵەب بکە خۆی تەواو یان ئەگە دەوری شامپێنێرا ئێستا هیزە ئۆسکار وینەر ینی تەواو پێویست ناکە بۆ کەس بسەلمێنی کە ئەو مەسیلەکی باشە یانێ هەموو کەس دەزانی تواناکانی چۆنە. وەڵا ئەکی دەڵێن بە یابانی خۆشە منیش بە یابانی بە سەتایت تەماشەم کرد بەس تەرکیزم دەڕۆی ماشەڵڵا ئەوەندە هاواریان دەکرد. لینکی چدانم عەفوو سبسکرایبت کەمە وەڵا مۆزوعی سبسکرایب زانین مۆزوعی سبسکرایبی تقریبان 1000 هەیە ئێستا 1000 شتێکم هەیە ئەو فترێ مەشغوڵ بووم چەند ڤیدیۆی زیاتر دابنێم چەند زیاتر خەریک بووم چەند ڤیدیۆی زیاتر دروستکەم چەند زیاتر خەریکی چەناڵەکەی بم سبسکرایب زیاد دەبی بەس ئەمن مەشغوڵ بووم ئەو 20 ڕۆژێ ینی ئیشاڵڵا ینی مۆزوعەکە جەماعەت فێسبوک ئێستا جوابی هەموو پرسیارەکان دەدەمەوە بەس بەنسبەت مۆزوعی سبسکرایبەری ئەوە بەبێ کودو ینی شتەکە هیچ مەزایتر هیچ ئەو ئەسڵەن ئاینۆ دە ڕیسیپی مۆزوعەکە ئەو نیە ڕزام و سبسکرایب زیاد بکەم بەچنەوە کۆنتێنتە و ڤیدیۆی دروستکەم بەس مزەڕەت وەختەکەی ینی هەموو شتە هەموو ئیشێک بە بەردەوام هەوڵی بۆ بدێ هەردەگێ شتەکە زەحمەت نییە. دویان کروتە بەیەک حەزر لێ فیلمێکی لە بۆ بنێرم بۆچی لە کۆنجورینگ ئەوەندە وەڵام لە فیلمی خەڵک دەترسێم ئەوەیە مۆزوعەکە باوزەندێک بینەوە ئەو لای لەو لای بووە پرسیار زۆر باشترین فیلمی سیتکۆمە زۆر حەزم لە هەرچی سیتکۆمێ تقریبان دیتیتم حەزم لەو دەنگی پێکەنین ینی ئەو ڤیدیۆ ئەو فیلمە ینی ئەو مسلسلە کورتانە 20 دقە چکە سیتکۆم وەک مەسرحەیە لە یەک جێ تەسویر دەکرێ من حەزم لێ وەڵا ئالۆز نییە زۆر مێمەنتۆ ئەتیادیە بەستەیە تۆزە گوشکە فیلمەکی بزەبن ئەو فیلمەی زۆر شازە جێت لێیە ئۆڕێدی وێسوەڵ دیش دەکا مارکۆ ماندوریانم نەدیتە بەخوای هەر دوسێ برادریش باسییان کرد گوتیان تەماشکە نازانم خەڵک زۆر باز دەکە خۆشە باسی چم کرد عەفوو پیج باسی ئەوم کرد گروپی دیوەخانی فیلم نازەم ئەگەر کاک محەممەدەت لەو گروپی یان نا گروپە چ فیلم هەری خۆمانە
لە گروپی دیوەخانی فیلم هەر لە فەیسبوک بنووسە دیوەخانی فیلم سێرچ DIWAXANI ئەوها ئەزە بە خۆی دێ دیوەخانی فیلم ئەوکێ دەزانین فیلم کودەنووسێ بە تەمای سەری گەنگەڵ بکەم چۆنە وەڵاو شو تەماشکە بەبێ کودو خۆزگەم بە خۆت کە نەدیتەوە فیلمە خۆزگەم بە خۆت وەڵا سارت تەماشکە سیزنیە کودو زۆر خۆشە بەس سەی دەبتە مزەورە داربەدی تێکەڵەکەن ئەو پریستی زۆر خۆشە هیو جاکمەنیش تێدا تەماشەکە ئەسڵەن تقریبەن بۆ فیلمەی تۆزێک زیاتر تۆزێک ناوبان ینی چی پێ دەڵێن زۆر مەشهورتر بوو لەوەی فیلمی عەفوو فیلم دەیڤد لینچ کامەیە دەیڤد لینچ چێکە چی بکەم ئەگەر یەک دوو فیلمم پێ بڵێ ئی دەیڤد لینچی کاک ڕێکار باشترین فیلم بەلای منەوە مسلسلە بەڕای منەوە برێکینگ بادە بەبێ کورد و پاش و وێسفۆڵت ئەوە باشترین دوو مسلسلەیە بەڕای من کاک سەباح چاومانیەت و وەڵا وێسفۆڵ سیزنی سێ ئەگەر بەتەنێوا تەماشەکەی ینی ئەوها لەو بینیە بەس سیزنی سێ حازرکردنە بۆ سیزنی داهاتوو بۆیە ئەگەر ئێستا قەرار لێ لەسەر سیزنی سێ بەگەڕانەوە بۆ سیزنیە کود و قەرارەکە تۆزە غەڵەت دەبی جارێ زووە قەراری تەواوەتی بدرێ لەسەر سیزنی سێ وەڵا هەروەڵا لەسەر لیام نەیسن وەڵا کات خۆی باش بوو ئێستا کات خۆی زەمای شێندرەلیست و یەک دوو فیلمی کەونی هەیە لەگە جودی فۆستەر و ئەوانە مول هۆڵند درایڤ نەمدیتێ ئەو کار باش بەس دوای تێکن و شتیواویش دایەتی جاری سیزنی مەنی هایز بەڕاز ئەلان کرا سیزنی پێنجی مانجی چارە ڕەچی کاک محەممەدی وادارم فرێندەکانیشت ئینڤایتکی بۆ دیوەخانی فیلم ئێمە مەمنون دەبین The Big Short کامەیە وەزەم نەمدیتە چونەوە بۆ زۆر خۆشە پیاوی فیلەکە کامێ یاڕەبی ئەوە چییە فیلە ئەوەی نەڵێ لە بیرم چۆڵە دەوربینینی ڕۆڵی قورسە ئەوها دەبی لەسەر ئاکتەر ئەوەی کە باسی دەکەم بۆ نمونە ئەمریکان سایکۆ کە لیناردۆ ڕێیتی کردووە و چەندەها ئاکتەری تریش ئەمریکان سایکۆ ئەوەی کریستیان بێل فلیمەکی زۆر باشە بەس بزەبت لێت تێناگەمە بەسە چییە لە پرسیارەکەت پیانیستم بینیوە بە زۆر کەی بخوا کابە لێت ددا کام فیلم گرێی هاوند وەڵا وەکو فیلمەکە هەندیە یان سایق تەیارە یان سایق باسە یان سایق شتەکە ئەمیم سایقەچ تێدا ئەو تووشی مشکلێکی دەبیەوە بۆ ئەخیرێ ماسۆڵە سەنسینی ئەم فیلمەکانی وای لێدێ پریزنەرسی جوجاکمە پریزنەرس بەبێ یەک و دوو تەماشەکە بەبێ یەک و دوو ڕۆژە ئەوە وەڵا من زۆر معلومات نییە لە بۆ واستەی وێسفۆڵدی حەزم کوێ هیچ معلوماتیشم نییە ئەگەر ئەو فیلمی خۆشەیە لەسەر ئەوە ینی لەسەر وێست ئەو فیلمەکی دیشم تێدا دیتیە کۆمیدیە ئە ملیۆن وێست تو دای ئین وێست ئەوە زۆر بەخۆت نییە ینی فیلمەکی کۆمیدی خەفیفە بەس ئەگەر فیلمی خۆش دەناسن فیلمی خۆش ینی دەزان لەزانین لەسەر وێست وەڵا پێم بڵێن بەنامە بۆ منێری مەمنون دەبم بەنسبەت چ فیلمێک بێزار بیمە لێی وەڵا ئەو فیلمەی ئەوەی هەر جێک گرین هۆڵ ئەنێمی ماشەڵڵاه ناخۆش بوو وەرە فیلمێک زۆر بەخۆتە دەڵێن بەخۆتیشە بالفعل بەس بەجددی ناخۆش بوو ئینێمی ئەوەی یۆ مخریزەکەی پریزنەرس
دێنیس ڤێڵەنوی نازم ناوەچی وایە وەڵا کاک محەممەد مۆنکم نەدیتیا تا ئێستا مانکە مۆنکە چییە لەبەر ئەوەی ویستم تەماشەکەم ئەو شەوە داستان پێ گوتم گوی تەماشە نەکەی لەبەر ئەوەی ڕەبتە بە ئەو فیلمە سیتیزن کەین سیتیزن کەینیش ئەو ڕۆژە قسمە سەری دام خست خەوم داات گوتی تاوی تماشە نەکەی ئینجۆی زۆر لەوی ناکرد لەبەر ئەوەی چاوەڕێوی دەکەم هەتا ئێستا ئەوم نەدیتە بزانام ئەوشە وەڵا ئەو شتانشە سیتیزن کەین دەکەم بۆی سبێن تاشە مانکەکەی بکەم مانکەوە نییە مانکی ئەم مۆنک ئێستا لە نەتفلیکسی هەیە وەڵا کوواڵەتی ئەوەیە ساری دەتانی ئەوە بکەی حەلیکەی داونلۆد کە ئێستام و ڕیماستەر کراینە وەڵا ئەو فیلمانە تەماشە ناکەم وەخت خۆی لە کولێکەم ڕاغون تەماشەوان نەکرد ئێستا تااقەتی ئەو فیلمانم نییە دابنیشی 2 سعات بۆ مۆزوعاتی زۆر سەقەت بزەبر لە سیتیزن کەین بۆی ئەمنی سیتیزن کەینم نەدیتە پێشم سیر بوو نەچم بیست بوو گوتیان زۆر زۆر فیلمەکی بە قوت و شازە بۆیە گوتم با بە تەواوەتی ئەکسپیرینسەکە لە ناوی بژیم ئینجۆی لێ بکەم بۆیە تاشەی سیتیزن کەین دەکەمەوە شەو لە HBO Max ئەو شەو وابزانم هەیە لەوێ تەماشە دەکەم کەونیشە ڕۆڵی خراپ کاریگەری دەبێت لەسەر ئەکتەر وەکەوەی بازەکەی ئەکید ئەگەر ڕۆڵەکە خراپی مەسیلەکەش ناتوانانی بە تەواوەتی ئەوەی خۆی دەربینی ئەو پێرفۆرمانسێکی هەیەی داستان فیلمەکە ئەم پێم گوتی ئەم گوتم فیلمەکە بەقۆتە بەس فیلمەکە بێزار دەبیێ لەبەرەوەی بۆڕینگە ئەمن فیلمەکە تا بڵێ بۆڕینگە فیلمەکە بەقۆتە هیچ بەبێ کود بەس بێزار دەبێت ڕاتیە بە ستانلی ڕائێک دقە نازم ئەو یوتیوبە چیتی قەتە دەبێ جەماعەتی ستانلی کوبریک فیلمەکان بەس ئەوم دیتە سپێس تایم ئۆدیسیە 2001 وەخت خۆی پێدەچی ئەو فیلمە بۆ وەختی زۆر میم بەزم بۆ چەند ساڵێکی تەماشەم کرد فکرەکان ئەگەر خۆت بخێ ئەو زمانەی بۆ ئەو زمانی ئەو وەختی و فکر لەو تەکنۆلۆژیای ئەو فیلمە ئەو بکەوە هەست دەکەی کە فیلمەکە واو ینی بەجددی ئەو فکرانی بۆ هاتیە بەس بۆ ئێستاگە تەماشە بکەین ینی شتەکە زۆر ئەوە نییە ینی لات بیوتیفول ماین زۆر خۆشە زۆر وڵاتەکەت فیلمە گریایمە وڵای پرسیارە قورسە بۆشم نایە جوابەکەی لەبەر یەک شتی گەشت بینم مسلسلەکە دوورە چی پێ دەڵێن مسلسلەکە دوورە لێک ینی مەبەستم ئەوە نییە بڵێ بە پەلە دەیانەوەی دەری بینن لەبەرەوەی لە ئەوەی بشین ینی لە ئەمزاد و لە گلۆری گیم ئۆف ترۆنزی دەژین ئێستا ئەمە ئەو چی لێتانشەی مسلسلەی دەکە هەمویان تقریبەن گیم ئۆف ترۆنزیان دیتیە بۆیە مادەم دیتیان با ئیستیغلالیان بکەین بە زووترین کات مسلسلەکەیان بۆ دەربینین بۆی وەکو گیم ئۆف ترۆنز باشترین ئەوی تەماشە بکەن بەس مسلسلەکە وەختێکی باشی درایتێ بۆ پرۆدەکشن بۆ ئینتاز بۆیە ئەوە ئیتس پرۆمیسینگ یانی شتەکە باشە ینی تەسەوڕەکەم باش بی لەبەر ئەوەی وەختی لێسەر بکرێ مادیبوونی لێسەر بکرێ پارەی لەسەر بکرێ بۆیە ئەوستانش کە سەر بکرێ بە تەرکیز ئەگەر شتێکی باشی لێ دەرەچی بۆیە بەڕای من ئەم گەشت بینم مانک و سیتیزن کەین زۆر پەیوەندیان بەیەک نییە من هیچیانم نەدیتە بەس ویستم تاشێ مانکەم یەکێک لە برادەکانم کەوی زۆر سیقم بە ڕایتی ئازەم ئێستاش لە خەتە ئەگەر کۆمنتێکی لێ بدەم گوتی ئەگەر بە تەواوەتی ئینجۆی لە مانگ بکەیت تاشێ سیتیزن کەین بکە ئەزانی چۆنە ئەوەی کوبریکی ئەو 2001 سپیس ئۆدیسیە مۆزوعەکە چییە ئەگەر تو بە چاوی ئێستا تەماشەکەی ئەکید زەوقی لێ نابین ئەسڵا قەشمەویش پێدەکەی ئەو فیلمە دەبی خۆت بخێ ئەو کاتە ینی هەز بکێت لەو ساڵی هیچ تەکنۆلۆژیاک نییە ئەو باسی ساڵی 2001 بۆ دەکات لێم تێدەگەی چۆن ئەو کار لە فیلمەکەی تێدەگەی
والله كاك محمد اتروش ما شاء الله فيلم زور هي وزور شديتها اي تريز يور يعني الرأي كانت اتمان كديت نازم انجويد ليكرت تاسا لكسنا برسيا كديت بي يعني فيلم كرت بيخوش بو والله بيتر كورسول مسلسلة زور زور باشا بس یەکش زۆڵم لە بێتر کۆل سۆل دەکا خەڵک مقارنەی دەکا بە برێکین باد ئەگەر بێتر کۆل سۆل بە سۆڵ و تەماشەی بکەی ینی ناگاتە برێکین باد بەس هیچی لە برێکین باد کەمتر نییە بەس لە بەرەوەی لە بن سێبەری برێکین زۆر زەرەی لە برێکین باد کردیە وەڵا من ڕێز بای وڵفم ئەوە کرد تەماشا کرد سێ چار حەڵقە هەمردم مرد ئەتەتاوم کرد ماشەڵڵە مسلسلێکی ناخۆش تاریک بێڕەنگ ناشرین ستۆریەکی سەقەت ئاکتینگەکی سفر پەشیما ئەو بەبیر ماتەوە پەشیمانم لە ژیانم ئەو چار حەڵقە بوو چەند بوو لەویم تەماشا کرد ئەوە پێم گوتن لە پەشیمانم لەو شتێک پەشیمانم لەو ڕێز بای وڵفە تەواو دەست خۆش مامە داستان کلۆک وۆرک ئۆرنج سیر دەکەم وەڵا بەنامەک بۆم نێ لە فەیسبووکیان بە کۆمنت بۆ منووسی لە یوتیوب مەمنون دەبم کاک بەیار سڵاو لە تۆش تو دەم و دەستبینیت ئەوە وابزانم حەفلەدە زۆر باش ینی ئەمن کەیفم بە دەیڤید فینچەر دێ فلیمەکانیم حەز لێ ئەو کابرا لە دراما زۆر باشە فلیمەکانی بێزار نابی لێ لەوانەیە من ڕێتینگەکی باشتری بدەمێن لەبەرەوەی ئیندەک تەحەیوزم هەیە بۆی باشترین ئاکتەر بەلاتەوە ئەو پرسیارانە تۆزە قورسەزایم بۆ دەبی مەزموع ئاکتەرێکی هەڵبژێری ئەمن یەکێک لەوانەیە کە زۆر زۆر پێم باشە وەک تازە باشم زوڵمی لێکرا ماسیمی کۆگنای و جێ گلین هۆڵ ئەو دوو حەق خۆیان بە تاواتی وەرنەگرێ بە تاواتی و ئەو دوێ بەڕای من زۆر زۆر لە شتە باشەکانن ئەو واز لەوەی بینێ کە دانیێل دەی لویس و تۆم هانکس و مێڕ ستریپ و لەمتر وەڵاو خەڵک زۆر دەڵێن لەوی دەچی لەبەروەی ئەمش دام نایە تەماشەکەمەوە ئۆزارک هەری نێتفلیکس ئۆریجیناڵ ئەم براد پیتم پێ باشە لە لیۆناردۆی براد پیت کەمتریش لەسەر خۆی دەکە هەز دەکەم فلیمی باشتریشی کەمترە بەدەم براد پیتم پێ باشترە باشترین فلیم بەلای من تۆزێک قورسە ینیەوە Curious Case of Benjamin Button, Gengel, Dark Knight, Godfather, Taxi Driver, Grave of Fireflies. داستان بۆ منێ لە زوو بەنامە ئەکید ئەخر ئەو ستۆری باسی پێش برێکین باد دەکات ئەی بە ڕەبتی کەم بەوی ئەتا حەدەک سترێنجەر ثینگز تەماشکە زۆر خۆشە ئەمە زۆر حەزم لێوێ وەڵا ئەوەی کە ئەنچارتە دەکرێتە فلیم ئەساسن کریدیش کرا فلیم ئەو ستۆریە سەقەتە زۆربەی ئەو گەیمانە کە دەکرێتە فلیم یا مسلسلە دایم زۆر نەزەحەت ناینی و بەعکسەوەش بەڕای من زاری زووە یعنی don't get excited too much ینی لێم تێدەگەی چۆن ینی ئەوەی مۆزوعەکە بەرە جوانترین فکری برێکین باد وەڵا جە برێکین باد ئەم چ پێ بڵێم جوانترین فکرە ئەوەی کە منداڵێک کچکەکەی لە ئەخیرەکەی پۆیزن دەکا ینی بۆ لەحەزێک لە لەحەزەکان هەستم کرد وەڵتەر نییە ینی بەجددی یانی دڵم پێستا ینی ئەم باوەڕم پێکرد نەکرد جێسی پینکمان کیمدۆک ئەوە تورکە کیمکیدۆک یان کۆریە وەڵا یەکەم جار تانشە برێکین باد کە بەتەنی تانشە بێتر کۆڵ سۆڵکەی لێ دەبیەوە ئەکیدم تاوی ناکەی جۆری ناکەی
گادفادر دوو بە من دوو خۆشە لەبەر ڕۆبێرت دینیرۆ. ناوی گروپەکەمان دیوەخانی فیلم. دیوەخانی فیلم. وەڵا ئەتیادیە نازانم ئەم سۆنیک بە یاریش حەزم لێ نەبوو بۆیە بە فیلم تاشم نەکرد. خۆ لە سیگا هەبوو. آخر کە فیلم کە بینیمە دووسێ ڕۆژ پێستا سەیری سۆڵم کرد. سڵاو کاک محەممەد ئەوەی پیکسار. بایزەوەی داستان تاشە واندا ڤیژنم کرد حەڵقەی یەکەم. خۆش بوو بەس ئەمن ئەوە هەر مسەسل هەرەوە بە کلاسیک و بە ڕەسپی دەمینێتۆیان تۆزەکە بگرێت دەبی چکە لە هەڵقەی دووش دەستیدا کۆپتەرەی سۆر بوو یان ڕەنجی. تماشکێ خراپ نییە ینی ئەگەر ینی حەز لە برێکی مەبێ. ڕۆبێرت دینیرۆ بەبێ کودو بەڕای من ڕۆبێرت دینیرۆ بە 1000 ساڵی زەوئی لە پێش لیۆناردۆ لە پێش ئەلپاچینۆیە. چی ئەپگرێت دەبێ عەفوو؟ سڵاو برام. کاکە ژیر زانیتێ مۆزۆی ڕۆبێرت دینیرۆ ئەلپاچینۆ با یەکشت پێ بڵم. ڕۆبێرت دینیرۆ دەوری جیاوازی زۆر بەبێ کردو وەکو ئەلپاچینۆنی دوو بۆ ڕۆڵەکان زۆر زۆر خۆی هیلاک دەکا. ینی ئەمن یەکشت پێ بڵم ئەلپاچینۆ سێ چار فیلمی زۆر زۆر شازە بە من سنت ئۆف وومەن گادفادە تەوانی یەک و دووی سێ زۆر گادفادە ینی ئەو ترایلۆجیە سایمۆن ئەوەی هیچی خۆشەوی لەگە ڕۆبێرت دینیرۆ دۆنی براسکۆ ینی لە گلۆری چەند ساڵە چێ مەزمع فیلم ڕۆبێرت دینیرۆ بەڕای من ئەو ڕای منە ینی فیلمەکانی زۆر زۆر یان دەورەکانی زۆر زۆر جیاوازتر و زۆری ئیش لەسەر دەورەکانی کرێ بڕۆ تانسی تاریخی دووچیان بخینەوە دەبینی فیلمەکانی وی چەندە و فیلمەکانی وی کۆ. نارکۆز تەماشەکە زۆر خۆشە بەسی ئەتا پابلۆ ئیسکۆبارەوە دەبیان بە تا باسی پابلۆ ئیسکۆبارەکە. سۆڵ کۆتا فیلمی پیکسارە ئەو ساڵ دەرچوو. وەڵا داستان خۆش بوو یەکی بیسۆرم تاماشا کرد. نانە یەک ئەکتەر نینەوە تازە بزانی یەک ئەکتەرن. جەماعەت پێتان بڵێم بزانین تەماشەکە نارکۆز یەکسەر تەماشەکە واز لە سەرەتای بینێ زۆر خۆشە. بزانین دیوەخانی فیلم بۆ چەند مێمبەر. بزانین نەبووە 20,000. نۆزدە هەزار و نۆسەد و چل و هەشت. ئای هۆپ فرێندەکانتان ئینڤایتکەن بگەینە 20,000 ئەم شەو. هەر نارکۆز ئەوەی ڕاست دەکەی داستان لەبیرم تو لە دێڤڵ ئەدڤۆکیت لە کێنۆ ڕەڤیز لەوێ دەوری جوانم بەس هەر ڕۆبێرت دینیرۆ بە من باش ئەوەترە. نارکۆز هەرەوەی مسلسلەکەی ئینتاجی نێتفلیکسە 3 ساڵ پێشستم
با لایڤەکەی دادەخین 5 دقە چی دی شەوەکی شاد بۆ ئێوە